محمد يا رسول الله، محمد يا حبيب الله، محمد يا رسول الله، محمد يا حبيب الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. برزان أما جباني خوشويس وشكان بريان، السلام عليكم ورحمة الله. لم موسم مباركة أو لم مانجي مولودة خوشحالين كديدارێکی برایانە و سەردانێکی برایانەکەین. لە مانگی مەولودە ئەو یادگاریانە زیندووەکەینەوە کە ئێمە و پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام، ئێمە و سەرداری هەمووان محەممەدی ئەمین عەلەیهی سڵات وەسەلام کۆ ئەکاتەوە. ئێمە بێگومان شانازیمان ئەوەیە سەربەرزین بەوەی کە شوێنکەوتوو متەبعی ئەوین و شاگردی مەدرسەکەی ئەوین، وەکو تاکتاکمان، وەکو جەمعەکەشمان، وەکو زافەکەمان. ئەو شانازی ئێمەیە کە سوپاس بۆخوا ئێمە جەمعێکی ئیتیباعین، جەمعێکی ئیبتیداعی نین، جەمعێکی ئیبداعین، جەمعێکی ئیتیباعین. ئەمانەیە لە دینداریمانە لە میکانیزم و ئالیاتە هاوچەرخ بین، بەڵام لە مەبادیء و سەوابت و لە مەعایر و زەوابتە بێگومان ئیتیباعین و بەو بەرنامەیە شەکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام و سەلەفی صالح و ئەسحابەکانی پەیڕەویان کردووە. بۆیە ئەرچی ئێمە قورسە وەکو یەکگرتوو، ئێمە نامانەوێت تەقلیدی بین، ئەمانەوێت ئیبداعی بین، ئەمانەوێت داهێنان بکەین، ئەمانەوێت زۆرترین خەڵک بەرەو هیدایەت و بەرەو بەهەشت ببین، زۆرترین خەڵک بەرەو ئاسوودەیی و بەرەو ئاسوودەیی دەرونی و ڕوحی ببین، زۆرترین خەڵک ئاش بکەینەوە لەگەڵ خوای گەورە و بەرنامەی ئیسلاحی موجتەمەعیمان هەیە، پێکەوە لەگەڵ دەوروبەرەکەمان، لەگەڵ جیرانەکانمان بژین. ئەگەر اختلافی ڕەئیشمان ببێ لەگەڵیان، ئەگەر اختلافی دینیشمان ببێ، ئەگەر جیاوازی عەقیدەشمان ببێ، ئەگەر جیاوازی نەتەوەشمان ببێ، ئەبێ هەڵکەین، ئەبێ ئیدارە بکەین، ئەبێ بەیەکەوە بژین، ئەبێ دەستوری مەدینە لێرە زیندوو بکەینەوە، پەیڕەو بکەین. ئێمە ناتوانین چاوبنووخێنین لە سەوابت و حەقایقی دین، بەڵام ئەکرێ حاشیە و تەوزیحات و ئیجتیهادات و لەسەر مستەجەداتەکان، لەسەر شتە نوێیەکان بەپێی شارەزایی و بەپێی خوێنەوارەکانمان ئیش لەسەر ئەوە بکەین. بۆیە یەکگرتوو شانازیەکە کە لە یادی مەولودی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام نە ئێستا، لە حەفتاکانەوە لە شەستەکانەوە ئیبداعی کرد کە مەولودی زیندوو کردەوە. مەولود بە شێوەیەکی تەقلیدی بوو، پیرەکانمان ئەزانن بە شێوەیەکی تەقلیدی بوو، بەعزێ تەواشیح و بێڕۆح، هەر وەکو عاتیفە و وەکو حتا بەعزێ بدعە و بەعزێ نقصانی عەقیدەتیشی تیا بوو. بەڵام بەتایبەتی لە ئاخری شەخصەکانەوە تا لە حەفتاکانەوە ئەوە ئەم مەدرسەیە بوو کە ئیبداعی کرد و یادی مەولودی کردە مەدرسەیەک، کردە دەورەیەک، کردە خولێکی پێگەیاندن، خولێکی زیند و ڕاگرتنی سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام و باش ناساندنی پێغەمبەری خوا بە موسڵمانان، بە شێوەیە کە لەو احتیفال و ئاهەنگانە
هم سرودي تابو بمدح وسناي پیغمبر عليه الصلاة والسلام كلايقي زور مدح السنايا وهروها شيكاري بو لسر أو نقصانياني كمسلمانان توشان هاتوا أو تخلفاتي كمسلمانان توشان هاتوا والشارسري وهروها باسي عظمة إسلام وباسي پیرانەکانی دشمنانی ئیسلام و ئەمانە لە مەولوودە ئاکرا تاوەکو یەکگرتوش هات لەسەر هەمان نەهج لەسەر هەمان پەیڕە و مەولودی بەرز ڕاگرت بۆیە سوپاس بۆخوا ئەوە 26 ساڵە یەکگرتوو بەم شێوە هێناوێتی هەورازونشێوی بووە بەرزونسمی بووە پێش و پاش تەبیعیە لە کاری ئینسانە بەڵام گرنگەوەیە کە بەردەوامە و هەر فرسەتە هەر وێستگا تەسجیلی مەوقفێکی جوانی پێشکەوتن و سەرکەوتن ئەکات. محمد يا رسول الله محمد يا حبيب الله محمد يا رسول الله محمد